بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوی خۆم و هاوڕێیانی هاوکارم پێشکەش بێەوەی خۆشەویست بێت. ئەمڕۆ 11 خەرمانان لێرە ئامادە بووین تاکو بە بۆنەی ساڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمۆنیستی ئێران بەرنامەیەکی تایبەتان پێشکەشکەین. هەر بۆ مەبەستەش داوامان کردووە لە هاوڕێ سەعیدی ئەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە تا بێتە ئێرە و لە خزمەتیا بین و چەند پرسیارێکی ئاراستە بکەین. کاک سەعید گیان کاتت باش، بەخێر بیت. زۆر سپاس، ڕێز و سڵام هەیە بۆ تۆ بۆ هاوکارانت و بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵ. کاک سەعید، پرسیارەکانم ئاوا دەست پێ یەکەم سەرەتا کورتەیەک لە مێژووی پێکهێنانی حیزبی کۆمۆنیستی ئێرانمان بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ ئێمە باس بکەیت. ئێمە هەمومان دەزانین کە تاریخی پێکهاتنەکەی ساڵی 1362 هەتاویە و لەو ماوەیەوە هەتاوکو ئێستا ئەم حیزبە بەخا بە قۆناغی زۆر جیاوازدا تێپەڕیوە، چەندین ئینشعاب و لەتبوونی لێبۆتەوە، بەڵام وەکو جریانێکی چەپ و کۆمونیست، وەکو ڕەوتێک، وەکو جریانێک کە هەمیشە سیاسەتەکانی ڕێبازەکەی و ئەو بەرنامانەی کە تاقیبی کردووە کۆمەڵک بەرنامەی ئینسانی سوسیالیستی و کۆمونیستی بووە و لە مەودای 40 ساڵی ڕابردوودا کە ماوەی فعالیەتی ئەم حیزبەیە ناتوانین ئاماژە بکەین کە سیاسەتێکی چەوتی هەبوو بێت کە دوایە لەسەری کەوت بێت و لەگەڵ ئەو هەموو قۆناغە جۆرا و جۆرەی کە لەو ماوەدا ڕووی داوە حیزبێک بووە کە هەمیشە لە ڕابطە یا لە پەیوەند لەگەڵ ڕەوتی ڕووداوەکاندا سەربەرز لە هاتوۆتە دەرێ لە هەڵوێستگرتندا، لە لێکدانەوەی بارودۆخەکاندا. یارەخۆ ئەو حیزبە ئەوەندە قەوی نەبووە کە بتوانێت تەئسیری لەسەر ڕەوتی ڕووداوەکان هەبێت، بەڵام خوێندنەوەی بۆیان بووە و ئەو خوێندنەوانەش زۆربەیان واقعبینانە بوون و تقریبا نزیک لە بۆچوونەکانی ئێمە لە لێکدانەوەکانی ئەم حیزبە ڕوویان داوە. هەمووشمان دەزانین ئەم حیزبە چەندین ئینشعابی لێبۆتەوە بە هۆکاری جۆرا و جۆر، بەڵام تا ئێستاشی لەگەڵ بێت وەکو حیزبێک، وەکو جریانێکی چەپ و کۆمۆنیست کە لە ئاستی ئێراندا یا لە ئاستی کوردستاندا یا ئەگەر باس لە خاوەرمیانە بکرێت ناتوان، یعنی هیچ تاریخنیگارێک ناتوانێت دەور و نەخشی ئەم حیزبە، یعنی فعالیەتی 40 ساڵی ئەم حیزبە لەو فاسلەوە تاوەکو ئێستا لەبەرچاو نەگرێەوە لە تاریخدا نەینووسێتەوە و دڵنیاشم هەر تاریخنیگارێکی منصف باری مثبەتی سیاسەتەکانی ئەم حیزبە لە نەزەر دەگرێەوە باسی دەکات. دیارە ئێمە دەزانین ئەم حیزبە ئەو ئەهدافی کە لە نەزەری گرت بوو یا ئەو حەوزەی فعالیەتەی یا ئەو نفوزەی کە دەبوو پەیدای بکات بە پێی چاوەڕوانیەکان نەبووە، نەیتوانیوە توودەیی بێتەوە، چون هەم شرایەتی پێکهاتنەکەی هەم بارودۆخ هەم ئەو ڕەوتی ڕووداوەکان، ڕەوتی ڕووداوە سیاسیەکان ئیجازەی نەداوە. و لە عینی حاڵیشدا ئێمە ئەگەر بڵێن ئەمە زەعف بوو حیزبی کۆمۆنیستی ئێران دی ناشتوانین خۆ جریانێکی دیکەی چەپ لە ئاستی ئێراندا، لە ئاستی سەرتاسەریدا ئێمە بدۆزینەوە ئاماژەی پێ بکەین بڵێن ئەمە سیاسەتەکەی لە ئێمە دروستتر بووە، ئیجتیماعیتر بووە و توانیوێتی ئیجتیماعی بێتەوە. بۆیە لەم بارەشدا ئێمە دەتوانین بڵێن بارودۆخەکە بۆ هەموو جریانە چەپەکان وەک یەک بووە و حیزبی کۆمۆنیستی ئێرانیش مستەسنا نەبووە. ئەگەر بربەستێک بووە، ئەگە فەزایکی کراوە هەبووە، ئەگە فەزایکی بەستە هەبووە، وەکو باقی جریانەکانی دیکە ئەمیش تەئسیری لێ وەرگرتووە و تەئسیری لەسەرداناوە. کاک سەعید، خۆت بە کورتی ئاماژەت بەوە کرد کوتت ئەم حیزبە بە پێی چاوەڕوانکراوی کە لێ بووە تا بەکو ئەمڕۆ لە توولی ئەم 40 ساڵەیە نەیتوانیوە بەو جۆرەی کە ئینتیزار لێ ئەڕوات کۆمەڵایەتی بێتەوە. بەڵام چه شتێک، چه دوورنەمایەک لە توولی ئەم 40 ساڵەیە وای کردووە کە ئەم حیزبە هەر بەو جۆرەی کە بووە ڕاگیرێت؟ یعنی ئەوە هیچ بۆ ڕاگررتنی و دواتریش ئەوەمان پێ بڵێت کە لە داهاتووە دەور و نەخشی ئەم حیزبە چۆنە بینی لە ڕەوتی ڕووداوەکان لە کوردستان و لە ئێرانیش. ینی پرسیارەکە بە کۆنکرێت ئەوەیە کە ئەو کۆسپانە چی بوون کە نەیهێشتووە ئەم حیزبە جەماوەری بێتەوە، یا کێشەیەکە بووە، مشکلێکە بووە سیاستەکەی من کوتمان
پێم خۆشە ئاماژە بەوە بکەم کە حیزبی کۆمونیستی ئێران وەکو حیزبێک بە شێوەیەکی ئاسایی پێک هات، یعنی وەکو هەموو حیزبێکی دیکە کاری بۆ کرا، قسە و باسی لەسەر کرا، ینی شێوەی پێکێنانەکەی شێوەیەکی ئاسایی بوو، بەڵام لە بارودۆخێکی نائاساییدا پێکەوە. ئەم حیزبە دەبوو لەسەر زەمینەی واقعی خۆی، لەسەر ئەرزی واقعی خۆی کە نێو کرێکاران و زەحمەت کێشان بوو پانتایی کۆمەڵگا بوو پێکات بە، بەڵام ئەم حیزبە لە تەبعید پێکات، لە شوێنێک پێکات کە منطقەیەکی بەرتەسکی ئازادکراو بوو، مەجموعەیەک لە چەپ و کۆمونیستەکانی ئێران کە ئەساسیترینیان کۆمەڵە بوو کۆبوونەوە، قسە و باسییان کردوە بە پێی زەرورەتێکی کە ئەو سەردەمدەی خواست ئەم حیزبە پێکات. کوتم شرایطەکە نائاسایی بوو، یعنی ئەگە ئاسایی بووایە ئەم حیزبە دەبوو لە کارخانەکاندا قسە و باسی لەسەر بکرێ، لە سمینار و کۆڕ و کۆمەڵی کرێکاراندا بەحسی لەسەر بکرێ، بەشی زۆری ئەندامانی پێکێنەری حیزب یاددا کۆنگرەی دامەزرێنەر لە کرێکاران و زەحمەتکێشان بووایە، نەک لە مەجموعەیەک ڕۆشنبیر و مەسەلەن سیاسی کاری حرفەیی کە بارودۆخەکە وای کردبوو. ئەمە بووە باعثەوەی کە ئەم تا ئاساژ ئەو ڕەخنەی لەسەر بێ کە بڵێن ئەم حیزبە پێکهێنانەکە یا زەروری نەبووە یا لە شوێنی خۆیدا پێک نهاتووە، بەڵام شەرایەتەکە ئەوەی دەخواست کە دەبوو تۆ زەرفێک دروستکەی کە بتوانی ئەم چەپە پەراکەندەی کە لە دوای شۆڕشی 57 لەلایەن ڕژیمێکی کۆنەپەرستەوە هێرش کرا بۆ سەر تەشکیلاتەکانیان وە پەرتەوازە بوون وە زۆربەی تەشکیلاتەکان لێک هەڵوەشابوونەوە و مەجموعەیەکە لە ژێر زەبروزەنگی ڕژیم نەجاتیان هەبووە هاتبوونە منتیقی ئازادکراو لە کوردستان، دەبوو زەرفێک هەبێ ئەمانە کۆکاتەوە، یعنی لانیکەم ئەمە بەشێکی بێکە بتوانین ئێمە بڵێن ئەمە زەرفێکە کە چەپی ئێران بە بۆچوونی جۆرا و جۆرەوە دەتوانن لەم حیزبەدا کۆبنەوە فعالیت بکەن کە قوتمان ئەساسی ترینیان کۆمەڵە بوو، هەم منتیقەکەی کۆمەڵە بوو، هەم بەشی زۆری نیروی ئینسانیەکەی کۆمەڵە بوو، بەڵام جریاناتی دیکەش بوو وەکو مەسەلەن سەهەند و اتحادی مبارزان و بەشێک لە پەیکار و بەشێک ئینفرادی لە چریکەکان و ڕەزمەندەکان و کەسانی دیکە کە ئەمانە هاتن بۆ حیزبی کۆمونیست پێکات ئەگەر شرایطەکە لەبار بووایە، زەمینەی فعالیت هەبوایە، یا فەرزکەین لە شوێنی خۆیدا فعالیتی کردبا، یەقینەن ئەمڕۆکە ئەو پرسیارەمان نەدەکرد بۆ کۆمەڵایەتی نەبووە. مثلا کۆمەڵا پێک هات 9 ساڵ لە حاڵەتی مەخفیدا فعالیتی کرد، هەمومان دەزانین کە ئەو دەم کەمتر کەس دەیناسی، مەگەر ئەو کەسانەی کە لە خودی ڕاهبەران و پێکێنەرانی ئەم جەریانە نزیک بوون دەزانی شتێکی، بەڵام نەشیان دەزانی ئەسەن شکڵەکەی چۆنە، شێوانێکی پێکهاتەکەی چییە، وەکو شخصەکان شخصیان دەناسن، بەڵام وەختێک تۆ شۆڕشێکی بەرین لە ئێراندا کرا، ئینقلابێک کرا، فەزایەک کراوەوە، ئەم کەسانەش زەمینەیە خۆشکردبوو ناسرابوون، خۆ ئەو کەسانەی کە لە دەوری کۆمەڵە کۆبوونەوە هەمویان کاریان لەسەر نەکرا بتەکتەی بکرێنە کۆمونیست بکرێنە چەپ، هەر ئەو شخصیتانیان دەناسی بەشی زۆریان کوتیان وەختێک کۆمەڵە کێیە، کۆمەڵە گەفڵان کەسە گەفڵان کەسە گەفڵانیش کۆمەڵە، ئەوە بوو لە فاسیلەیەکی زۆر کەمدا چۆن زەمینەکە لەبار بوو بوو بە جریانێکی ئیجتیماعی. بەڵام بۆ حیزبی کۆمونیستی ئێران لە توولی ئەو 40 ساڵەدا کە تۆ چاولێ دەکەی موقعیەتێکی بەم شێوەیە لاعقل نزیک لەم شێوەیە نهاتوێتە پێشی، تاوەکو مثلا لە نێو کۆمەڵگادا حوزور پەیدا کات و تاوەکو بزانین ئەمە چەندە دەتوانێت ئیجتیماعی بێتەوە. بەڵام تا ماوەیەک تاوەکو مەسەلەن سەردەمی ئینشعابی کۆمونیست کاریگەری تاوەکو ئینشعابەکانی دیکە ئەم حیزبە هەر ئەو زەرفە بوو کە ئەوانە خۆیان تێدا دیبەوە، مەسەلەن ئەو کەسانێک کە لە حیزبی کۆمونیست بوونەوە کەسانێک بوون یعنی بە شێوەیە کەوتبوونە ژێر تەئسیری بزوتنەوەی شۆڕژێڕانی کوردستانی خەبات و بزوتنەوەی کە لە ئێراندا بوو و ئەوەندە دڵخۆش بوون بە پێکێنانی حیزبی کۆمونیستی ئێران کە دەتوانن بە جورئەتەوە بڵام زۆر دڵسۆزتر بوون، یعنی لە ڕاهبەرانی خودی کۆمەڵە حتەنانە بۆ بزوتنەوەی شۆڕژێڕانی کوردستانی خۆتۆ ئێستاگەر مەسەلەن نووسراوەکانی مەنسووری حیکمەت یان خاتراتی کەسانێکە لێجێڕنەوە دەبیستی تا ئەو مەقتەعی کە ترسیان لێ دەنیشێ یا سیاسەتیان دەگۆڕێ یا بەرحاڵ وەزعیەتی ناوچەکە وا دەبینن کە ئیتی شوێنی فعالیەتی ئەوان نەماوە، ئەوان زۆر شێرگیر بوو لە ئەوەی کە مەسەلەن ئیمتیاز بدرێ بە کۆمەڵە، ئیمتیازی ویژەی هەبێ، دەبێ ئەم منتیقەیەکە منتیقەیەکی ئازاد کراوە یا بزوتنەوەیکی شۆڕژگەرانەی واقعی و
عینی لە ئارادا ئێمە دەبێت پشتگیری لێ بکەین و پشتیوانی بین ئەنی منزومە لە خودی کە ئەو کەسانێک کە کورد بوون یا پێکەنەری کۆمەڵە بوون یا لەو کەسانە بوون کە کۆمەڵیان پێکە نابوو کەمتر دڵسۆز و شێرگیر نەبوون بەڵام دیارە گۆڕان بەسەر سیاسەتیاندا هات ئینشعابیان کردوە دوای ئەو ئینشعابەش ئەم حزبی کۆمونیستی ایران کەوتە ژێر پرسیارەوە کە هەڵەکراوە پێکێنراوە ئاوەریاتوانە بەڵام لە کولیەتی خۆیدا من پێم وایە لە وەختی خۆیدا پێکێنانەکەی دروست بوو بەڵام کوتمانە و فرسەتەی بۆ پێش نەهات کە وەکو کۆمەڵ و دەریاناتی دیکە تا ئێستاش ئێمە ئەگەر پرسیارەکە ئاوا بکەین مەسەلەن ئێستا ئێمە بڵین ضرورەتی پاراستنی حزبی کۆمونیست یا تەقویەتی حزبی کۆمونیستی لەم بارودۆخەدا ئێمە هەموومان دەزانین ماوەی ساڵێکە شۆڕشی ئاخێزێکی بەرین لە ئاستی ئێراندا کەوتۆتە ڕێ بەنێوی شۆڕشی ژینە ئەم شۆڕشە دروستە لە کوردستانەوە دەستی پێکرد بەڵام هەموومان دەزانین کە سەرتاسەری ئێرانی داگرت ئێمە ئەگەر کۆمەڵە پێشتری فەرزکەین بڵین جریانێکی سەرتاسەری بۆ ئێستاش دەتوانین وەکو بە شێوەی سەرتاسەری فعالیت بکەینوانە ئەمە خۆ واقعیەتە دروستە بەڵام پتەوێ و نەتەوێت تۆ مەسەلەن ئێستا ئەگە حیزبێکی کۆمونیست حیزبێکی چەپی کۆمونیستی کە بتوانی مبارزین تێکۆشەران یا جریانی چەپی ئێران بۆ قەناعەتە بگەێنی کە ئەم جریانە جریانێکە لە ئاستی سەرتاسەریدا گرنگیەدا بە مەسەلە سیاسیەکان و ئێمە وەکو ئەڵقەیەکی پەیوەندی لەگەڵ بزوتنەوەی سەرتاسەریدا بتوانین ئیستیفادە لەکەی بە نەزەری من زۆر پێویستە بوونی هیچ لە تمەیەکمان لێ ناداوە لە عینی حاڵشدا پردی پەیوەندی بینی بزوتنەوەی شۆڕژێرانە و کوردستان و سەرتاسەری ئێرانە و لە عینی حاڵشدا لەگەڵ ئەوەی کە کۆمەڵە خۆی هەمیشە دایم کۆڵەکەی ئەسڵی یا بڵین پشت و پەنای ئەسڵی حیزبی کۆمونیستی ئێران بووە و لە تەقویەتکردن و ناساندن و هەمیشە و دایمیش کە لە ئاستی ئێراندا لەلایەن چەپەکانەوە ڕێزی لێگیراوە بە ڕێزەوە سیر کراوە بە دەلیلی شاخەی کوردستانیەکەی بووە بەشی زۆری یعنی جریانێکی ئیجتیماعی چەپ کۆمونیستی کە باڵی کوردستانی ئەم حیزبەیە یعنی لێرەوە ئێمە دەتوانین ئەوە بڵین کە ئەگەر ئێمە بتوانین لەم زەرفە بۆ پەیوەندیگرتنمان لەگەڵ ئاستی سەرتاسەری ئیستیفادە بکەین زۆر پێویستەوە زۆریش بە قازانجەوە تەنانەت بە قازانجی کۆمەڵەش زۆر سپاس کاک سعید دەست خۆش بێ و مەمنون بۆ ئامادەبوونی جارێکی دیکە پیرۆزبایی پێکهاتنی حزبی کۆمونیستی ئێران لە چلەمین ساڵیدا لە هەموو بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵە لە ئەندامانی حزبی کۆمونیستی ئێرانەوە لە ئێوە و لە هەموو هاوڕێیانی تلڤیزیۆنی کۆمەڵەش سپاس بۆ جەنابەت سپاس بۆ خۆشەویستان لەم بەشە لە بەرنامەکەمان هاتوونەتە خزمەت هاوڕێ کاوەی گوڵ محەممەدی یەکێ لە کادرە جوانەکانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران ئەندامی حزبی کۆمونیستی ئێران هاوڕێکاوە ئەم کاتت باش بەخێر بێ زۆر سپاس کە بۆ ئەم بەرنامەی ئێمە ئەم داوەتت قبوڵ کردوواتی قوربانم هاوڕێکاوە هەر وەگەزانی ئەمڕۆ 11 خەرمانانە ساڕۆژی دامەزراندنی حزبی کۆمونیستی ئێرانە جا من پێم خۆشە لە مەجالێکی کراوە بۆ خۆت سەبارەت بە مێژووی ئەم حیزبە لە هاوڕسعی من پرسی لە بەشی یەکەمی بەرنامەکەمان بەڵام حەزم کرد تۆش وەکو جیلی تازەی ئەم شۆڕشە یەکێک لە مدافعانی سەرسەختی حیزبی کۆمونیستی ئێران کورتە باسێک لە مێژووی ئەم حیزبەمان بۆ باسکەیت کە ئەو سەردەما چه شەرایط و چه هەلومەرجێک وای کرد کە ئەم حیزبە بخڵقێت و دروست بێت و تا ئێستا تا بەمڕۆ چۆن هێناومانە سەرتا زۆر سپاس کاکەوەیان بەخێر بێن و ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران بەخۆت و هەموو هاوڕێیان بە خەڵکی شۆڕەگەڕی کوردستان و هەموو ئەو ئینسانە ئازادی خواز و بەرابەری تەڵەبانە کە لە تووری چواردەهەی ڕابردووە خزمەتیان بە حیزبی کۆمونیستی ئێران و بەرنامەکانی کردووە پیرۆزبایی ئەڵێم سەری ڕێز و نەوازشی بۆ هەموو نەباڵی گیانبەخت کردوانی حیزبی کۆمونیستی ئێران و سڵاوەکردنی بۆ یاد و گیانبازیەکانیان دادەنێرین و هیوادارم کە ئێمەش توانوێتمان لەم ڕێگا قەدەمێک کۆلێ هەڵبێنین بۆ ئەوەی کە ئارەزووی هاوڕێیانی گیانبەخت کردومان کە دامەزراندنی
کۆمەڵگایەکی ئازاد و بەرابەر بوو بەدیبێنی واقعیەتەوە هەروەها کە لە ڕەفەقەکانی و پرسی حزبی کۆمۆنیست ئێران لە شرایطێکە دروست بوو کە ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و خەریک و انقلابی ئێرانی کامڵەن مسادرا کرد هەموو چەپەکانی لە سەراسەری ئێران سەرکوب کرد و جنبشی دانیشتووی بە هەموو شێوە لەجێ فشارەکانی جمهوری ئیسلامیە بوون ئەحزاب المختلفی لە ناو جامعە مەمنوع ئێلام کرد و ڕۆژنامەکانی بەست و انقلابی فەرهەنگی ڕاگەیاند و حملەیەکی سراسەری بە جنبشی ژنان لە سەرتاسەری ئێران ئاغاز کرد و ڕژیمێکە لەواقع بە بەرنامە و پرۆگرامی دەوڵەتی سەرمایەداری هاتە سەرکار تحمیل بوو بە جامعەی ئێران هەرچەند کە بەداخەوە متەسفانە جامعەی ئێران لەو قۆناغەدا نەیتوانی بە بۆنەی عەدەمی نەبوودی ڕەهبەریەکی ڕادیکاڵ و سۆسیالیست جمهوری ئیسلامی لە قودرەت کێشێتە دواوە بەڵام خۆشبەختانە ئەتوانین بێژین لە کوردستانی انقلابی کە ئەکسریەت چەپەکان ئێران بەخاتر سەرکوب و قەتڵعامێک کە جمهوری ئیسلامی لە دەهەی 60 هاوردیوە پێشەوە هەزاران زیندانی سیاسی ئەعدام کرد و ڕەوانەی کوردستان بوون و کوردستان وەکو سەنگەری انقلاب چاویان لێک وەکو سەنگەرێکە ئاخرین نقطەی ئێران بوو لە بەرامبەر هەجومی ڕژیمی جەنایەتکار و شخاڵگەری جمهوری ئیسلامیدا مقاومەتی کردو لەو سەردەمەدا حزبی کۆمۆنیستی ئێران یعنی 11 شهریوەری 1362 جوابێکی قاتع بوو بە نەیارانی جنبشی انقلابی کوردستان و بە نەیارانی چەپ لە سەراسەری ئێران تشکیلی حزبی کۆمۆنیستی ئێران لەو شرایطا دروست بوو کە بەحسم کرد بەڵام چەند چترە بێ لە نەزەرا بوونی قین و تووڕەییەکی جمهوری ئیسلامی کە لە کوردستانە بوو و شەپۆلێکی ناڕەزایەتی کە لە کوردستانە بەرعەلەی ڕژیمی جەنایەتکار و تۆرۆریستی جمهوری ئیسلامی بوو لە ڕەفراندۆمەکەوە کە هەموو خەڵکی کوردستان یەکپارچە نەیان بە جمهوری ئیسلامی وت تا تشکیلی حزبی کۆمۆنیستی ئێران دەستکەوتنێک بوو کە کۆمەڵە بەر لەوە خەریکی بوو ساهەند یا اتحاد مبارزان کۆمۆنیست پاکستاندا کۆمەڵە کە مدەتها بوو خەریک بەرنامەیە پرۆژێک بوون کە حزبێکی سەراسەری دروستکەن نەهایەتەن بەپێی زەحماتێک کە هەزاران نزانی شۆڕەژلێر و کۆمۆنیست و سۆسیالی لە سەرتاسەری ئێران کێشایان لیتوانیان لە 11 شهریوەری 1362 یا کۆنگرەیەکی مواسسە کە لەبێن اتحاد مبارزان کۆمۆنیست و کۆمەڵە لە ئالانی سەردەشتە گیرا حزبی کۆمۆنیستی ئێران تشکیل بن ئەمە لە هەما حاڵا بوو کە کوردستان 4 ساڵ بوو لەژێر شەدیدترین حەمەڵاتی جمهوری ئیسلامیە بوو یعنی 4 ساڵ کوردستان لەژێر تۆپ و تانک و تەیارە و قۆمپارەباران و کاتوشەبارانی جمهوری ئیسلامی مقاومەتی کردو و لە هەما حاڵا کە حزبی کۆمۆنیستی ئێران شکلی گرت یا تشکیل بوو جوابێکی قاتع و بە هەموو جەنایەتکارانی جمهوری ئیسلامی بێجگەلەوە تشکیلی حزبی کۆمۆنیستی ئێران جوابێ بوو بە پرژوبەڵاوی چەپی ئێران یعنی ئەگەر تۆ بڕی تاریخی ئێران بخوێنیت لەو دۆرا بەداخەوە ڕژیمی جەنایەتکاری جمهوری ئیسلامی کە هاتە سەرکار بەپەی تەوەهوماتێک کە کەفتە ناو چەپی ئێران خەتی تودەییەکان و یا چریکەکان پرژوبەڵاویەکی زۆر لە ناو چەپی ئێرانە یا کۆمۆنیستەکان ئێرانە دروست بوو هەر بۆ مانۆ حزبی کۆمۆنیستی ئێران دامەزراندنی حزبی کۆمۆنیستی ئێران لە کوردستانی شۆڕژگێڕ و ئازاد کراودا هەتا جوابێکیش بوو بۆمان هەرچەند کە بەداخەوە حزبی کۆمۆنیستی ئێران لەو شرایەتەدا لە تەنگنا بوو لە فشارێکی زۆرا بوو بەخاتر حەمەڵاتی سەراسەری جمهوری ئیسلامی و سەرازیربوونی دەها هەزار بەسیجی و دەمودەستگای تۆرۆریستی سوپای پاسداران بۆی کە کوردستان بکەنەوە ئەلەو شرایەتە کوردستان یانە حزبی کۆمۆنیستی ئێران تشکیل بوو هاوڕێکەوە خۆ دەزانی لە سەروبەندی ساڵۆگەڕی شۆڕشی ژیناین خۆش دەزانی ئێمە ئێستا لە هەلومەرجێکی زۆر تایبەتین لە بارەگاکەمان و هەڕەشە و هەراهوریایەکی زۆری کۆماری ئیسلامیمان لەسرە دەوروونەخشی حزبی کۆمۆنیستی ئێران لە داهاتووی ئەم شۆڕشە تازەیە کە سەری هەڵداوە لە ناو جامعە ئەوە چه دەوروونەخشێکیە بێت بە نظرت هیچ پلانێکی بۆ داڕێژراوە؟ والله تشکیلی حزبی کۆمۆنیستی ئێران بۆ ئاوا شرایەتێکە ئەوەی کە مخالفی جمهوری ئیسلامیە
ئەوەی کە باوەڕی بەرابەری ژن و پیا هەز، ئەوەی کە باوەڕی بە ڕەهایی محیتی زیست لە دەستی جمهوری ئیسلامی هەز، ئەوەی کە باوەڕی بەوە هەیە کە لە جاما بێ جامەیەکی ئازاد و بەرابەر و بەختەوەر بێت، ئەوەی کە باوەڕی بەوەی حرمەت هەموو ئینسانەکان پارێزراو بێت، ئەوەی کە باوەڕی بە ئازادی بەیان و عەقیدە و ئینسانیەت هەیە لە چوارچێگا حزبی کۆمۆنیست ئێران خۆیان بینێتەوە. دقیقاً ئێستا ئەم انقلابە کە بەرەو پێشەوە حالە حاڵ حرەکەتە بەشی عومدەی لە سیاسەتەکان و بەرنامەکان حزبی کۆمۆنیست ئێران لەم چوارچێوایەوە بینینەوە. ڕادیکال بوونی حزبی کۆمۆنیست ئێران لەم چوارچێوە بینەوە. ئەگەر ئێمڕۆ ئێمە بە سەربەرزی و دفاع لە چەپ، دفاع لە حزبی کۆمۆنیست ئێرانەکەین، دفاع لە هێزی پێشمەرگەی کۆمەڵەکەین، دفاع لە کۆمەڵەکەین، دقیقاً بەخاترە و ئەلسرە شۆڕژگێڕانەسە کە لە کوردستان 40 ساڵ لەمەوە پێش بەزەکەیمان کاشتە ئێمڕۆ خەریکین دەستکەوتەکەی خۆی. ئێمڕۆ دوای 40 ساڵ جمهوری ئیسلامی بە هەزاران ملیار دلار کە خەرجی کردووە لە کوردستان بۆی کوردستان بەرەو فەزایەکی ناسیۆنالیتی، بەرەو فەزایەکی مەسحەبی جەهادی بووە، بەڵام هێشتاکە نەیتوانی 1% کوردستان بەرەو مەسیرە بووە. ئەوە دەستکەوتی ئێمڕۆی چەپەکانە کە 40 ساڵ لەمەوە بربەزەکان لە کوردستانە کاشتووە. هەر بەو بوونەوە ئێمە هەموو فعالین کۆمەڵە، هەموو فعالینی حزبی کۆمۆنیستیان، هەموو فعالینی سەراسەری ئێران، هەموو ئەوانەی کە خۆیان بە ئازادی خواز و بەرابەری تەڵەب پێناساکەن، بەنظر من لەم شرایط هەستیارە کە هات کەسە پێشەوە بۆ جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامی دەربازبوونی لە دەزەم انقلابە وەزیفەمانەوەستە نەنهە چوارچێوەی حزبی کۆمۆنیست ئێران لەو چوارچێوە کە ئێمڕۆ انقلابی ژینە هات کەسە پێشەوە بۆ ئەوەی کە بتوانین لە ئایندەی کوردستان و ئێرانە نەقشێکمان بێ بەنظرمە بێ سیاستەکان و بەرنامەکان حزبی کۆمۆنیستیان بە شێوەیەکی مۆدەرن. تۆ ئەگەر چاو لە بەرنامەی حزبی کۆمۆنیست ئێرانکەی، ئەگەر چاو لە ئەستراتێژی حزبی کۆمۆنیست ئێرانکەی، هەمووی منافعەیەکە کە ئێمڕۆ بۆ خەڵکی کوردستانێمە لە بەرچاوگیریەوە بە دقەتەوە هەموو بەرنامەکانی حزبی کۆمۆنیست ئێران و بەرنامەکانی کۆمەڵە جوابێکە بەو نیازەلەیە کە ئێمڕۆ خەڵکی کوردستان دوای 1 ساڵ و نیم مقابلە لەگەڵ جمهوری ئیسلامی هاتنە خیابان و داوای خواستنیان ناکەن. دا بۆ منەوە من داوام لە هەموو خەڵکی کوردستان هەیە، داوام لە هەموو جوانانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب هەیە، داوام لە هەموو ئینسانێکی شۆڕژگەر هەیە، داوام لە هەموو ژنانی زوڵم دیدەی کوردستان و ئێران هەیە بۆەوەی کە بتوانین لە دەست جمهوری ئیسلامی و نەجاتمان بێ ئەگەر لە چوارچەوەی حزبی کۆمۆنیست ئێرانە خۆیان معرفی ناکەن، حداقل وەکو انقلابیەکی شۆڕژگەر، وەکو ئینسانێکی ئازادی خواز و بەرابەری تەڵەب کە 40 ساڵە جمهوری ئیسلامی زندگیمانی بە یەغما بردووە، نابود کردووە، ژیانی لێمان سندووە، ئیتر سازش نابێت سازشکەین لەگەڵیان. ئەگەر گەرەکیانە مناڵەکان ئاندێکی باشی بێ، ئەگەر گەرەکیانە محیط زیستەکان لەوە زیاتر نابود نوێ، ئەگەر گەرەکیانە فەقر و مصیبەت و هەژاری لەوە زیاتر لە جاما پەرەنەکە پێ نەدرێ ئەبێ حداقەلەکە ئێمڕۆ خۆیان وەکو مبارزێک و شۆڕژگەر بێنە خیابانەکە. 40 ساڵە حزبی کۆمۆنیستیان لەو منافعانە لەو خواست و مطالباتە کە ئێمڕۆ سەدها هەزار و ملیۆن هاژن و سەدها هەزار جوان و جۆنبەشی دانشجویی، جۆنبەشی پەرستاران، جۆنبەشی معلمان، جۆنبەشی کرێکاری ئەدەم هەموو ئەخشار و زەحمەتکێشی جامعە ئێران و کوردستان تێن دفاعی لێکن 40 ساڵە حزبی کۆمۆنیست ئێران و استراتیژی و ئاڵای هەڵگرێ لە کوردستان و لە ئێرانە. هەر بەبوونەی ئەوە ئێمڕۆ کوردستان بەناو سەنگەری انقلاب و بەناو سەنگەری ڕاپەڕین و ئولگوی والنمادی مقاومت باس لێگەن. ئەو تاریخەسە کە هیچ وەخت کۆمەڵەوە حزبی کۆمۆنیست ئێران سازشیان لەگەڵ ڕژیمی جمهوری ئیسلامیان نەکرد. سەربەردی حزبی کۆمۆنیست ئێران و کۆمەڵە لە جامعەی کوردستانە هەبوو. خۆشحاڵین لەوەی کە ئەم داوەتی ئێمەت قبوڵکرا و ڕێکاوە. زۆر سپاس کاکەڕەوانگیان، جارێکی تری جامەتەی شاری وەرگ ساڵڕۆژی دامەزراندنی حزبی کۆمۆنیست ئێران لە هەموو شۆڕژگەڕانی جنبشی چەپ و کارگەری و کۆمۆنیست ئێران لە هەموو خەڵکی زەحمەتکێشی کوردستان بەتایبەت کە ئەوان هەمیشە کۆڵەکەی حزبی کۆمۆنیست ئێران و کۆمەڵە بوون پیرۆزباییان. سپاس بۆ تۆ. بینەرانی خۆشەویست لە بەشی دووهەمی بەرنامە تایبەتەکەی ئەمڕۆمان لە خزمەت هاوڕێی خۆشەویستمان هاوڕێی ئاوارەی سادقی کادر و ئەندامی حزبی کۆمۆنیست ئێران و پێشمەرگەی کۆمەڵێن. هاوڕێی ئاوارەم کاتت باش. بەخێر بێت. کاگاوەرە هەروە گەزانی ئەمڕۆ 11 خەرمانان ساڕۆژی دامەزراندنی حزبی کۆمۆنیستی ئێرانە.
حەزمان کرد لە شاشە جوانەکەی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە ئەگەر قسە و باسێکی تایبەتت هەیە لەم ڕۆژەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنەکەمان بۆ دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە تەلەڤیزیۆنەکەی ئێمەوە ڕایگوێزیت و ئەگەر پیرۆزبایە شتێک لە خزمەتا بین. منیش بەنەوەی خۆم 11 خەرمانان ساڵڕۆژی تاسیسی حزبی کۆمۆنیستی ئێران لە تەواو پێشمەرگەکانی کۆمەڵە و ئەندامانی حزبی کۆمۆنیستی ئێران و خەڵکی ئازادیخوازی کوردستان و ئێران پیرۆزبایی دەکەم. لە کاتێکە حزبی کۆمۆنیستی ئێران پێکات کە خەڵکی کوردستان خەڵکی ئێران شۆڕشی 57 تەواو بوو خەڵک هەمویان لە مقابل ڕژیمی جمهوری ئیسلامی و کۆمەری ئیسلامی ئەویسا بوون لە کاتێکە پێشەر کاتەکەی ئەو کاتەنەوە کە تە حزبێ بنیانگوزاری بکەیت. بەڵام بە پێی سیاست و داخوازیەکە ئەو ئانە جامعەی کوردستان و ئێران بوویان لە شرایەتی سەخت و دشوارە حزبی کۆمۆنیستی ئێران لە 11 خەرمانانی 1362 بنیانگوزاری کردیا. ئەو کەسێکە وەکە حزبی کۆمۆنیستی ئێران یان بنیانگوزاری کرد ئەنسانیەتێکی چەپ و ڕادیکال بوون، ئەنسانیەتێک بوون کە خۆیان کۆمەڵیان بنیانگوزاری کرد و کە خەڵک باوەڕی پێیان بوو، خەڵک خۆشیان نەویست. هاتن حزبی کۆمۆنیستی ئێرانیان بنیانگوزاری کرد. لەو تاریخەدا تاکەتی ئیستا 40 ساڵە حزبی کۆمۆنیستی ئێران پێکاتووە. بە پێی ئەو پێکاتیژە کە داتای ئیسا حزبی کۆمۆنیستی ئێران پێکاتووە فعالیەتی ڕەفیقەکان و ئەندامانی حزبی کۆمۆنیستی ئێران تا ئیسا کەم و زیاوەکەی مهم نییە، بەڵام تانویانە حزبێکە بنیانگوزاری وم کردو سەرتاسەری و بۆ سەر لە ئێرانە ڕای بگرن. حزبی کۆمۆنیستی ئێران هەر ئەو حزبەیەکە ئەو ڕەفیقەلە و ئەو کەسێکە گیانیان دەڕێ ئازادی و سۆسیالیزمە بەختکرد بنیانگوزاریەکە تانی شۆڕشی ژیناکە ماوەی ساڵێکە لە ئێران دەستی پێکردووە لە کوردستانەوەدا هەتاکەتی شارە فارسنشینەکان هەمووی ئێران سەرتاسەری بکاتەوە. بە نەزەری من ئەوە یەکێک لە دەستاوەردەکانی حزبی کۆمۆنیستی ئێرانە کە سەراسەریەوە بووە. شتێکی تایبەتت هەیە یا پلانێک کە پێدوا بێ ضرورەتی وجودی حزبی کۆمۆنیستی ئێرانە بۆ داهاتووی ئێران، بۆ داهاتووی ئێران، بۆ تەقوێتی کۆمەڵە و بۆ تەقوێتی حزبی کۆمۆنیستی ئێران، بۆ تەقوێتی کۆمەڵە و تەقوێتی حزبی کۆمۆنیستی ئێران، بۆ داهاتووی حزبی کۆمۆنیست پێشمەرگەکانی کۆمەڵە ئەندامانی حزبی کۆمۆنیست ئەوێ تەواو سعی و تلاش و کوشش خۆیان بکەن بە ڕاگرنی حزبی کۆمۆنیستی ئێران و تەقوێتی کۆمەڵە. وەختێکان ئێمە کۆمەڵە تەقوێت بکەین حزبی کۆمۆنیستی ئێرانمان تەقوێت کردووە. حزبی کۆمۆنیستی ئێران حزبێکی سەرتاسەریە لە ئاستی ئێرانە، لە ئاستی خاوەنمیانە و کشوەرەکانی مەنتەقا کە قسەی هەیە بوتن کە خەڵک باوەڕیان پێ هەست. کەس ئەبێ سعی بکەین تەلاشی بۆ بکەین دا ئەو جێکاتانی زەحمەتی بۆ بکێشین کە لەوە فراگیرتر بێت و خەڵک باشتر لەژێر ئەو چری حزبی کۆمۆنیستی ئێرانە جەمع بوون بۆ داواکردنی داخوازیەکان خۆیاندا کۆماری سێداری ئێران. زۆر سپاس بۆ ئامادەبوونە تاوەڕێوەرە. منیش ڕایەتر 11 خەرمانان ساڵڕۆژی تاسیسی حزبی کۆمۆنیستی ئێران لە تەواو پێشمەرگەکانی کۆمەڵ و ئەندامانی حزبی کۆمۆنیست لە تەواو خەڵکی ئازادیخوازی ئێران پیرۆزبایی دەکەم. لە خۆشت پیرۆز بێ. همچنین لە خۆت و هاوڕێیانت پیرۆز بێ. سپاس دەکەم. خۆشەویستان لە بەشی چوارم و کۆتایی بەرنامەکەی ئەمڕۆمان هاتوینە تا خزمەت هاوڕێی زۆر خۆشەویستمان هاوڕێکانی کەرەمپور کادر و ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران و بەرپرسی نظامی گوردانی شوانی کۆمەڵە. هاوڕێکانی ئەم کاتت باش، زۆر سپاس لەم مەجالەیە ئامادە بوویت و بە بۆنەی یادکردنەوە لە ساڕۆژی تاسیسی حیزبی کۆمۆنیستی ئێران لێرە ئامادە بوویت و دەتوانیمانە لە خزمەتا بین. زۆر سپاس بۆ ئێوە هاوڕێکاروان، سپاس بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵ. هاوڕەکانی ئەو هاوڕێیانی لە پێشتۆ قسەیان کرد، دیارە کورتە باسێک لە مێژووی کۆمەڵیان وت، قسە و باسێکیان کرد. جا بۆیە حەزەکەم لە مەجالێکی زۆر کراوە قسە و باسی خۆت سەبارەت بە ئەم ڕۆژە تایبەتە بۆ ئێمە بڵێیت. نازانم هاوڕێیانی پێشوو چیان وتوە، بەڵام منیش بەنۆبەی خۆم ئەم ڕۆژە کە من پێم وایە بەتایبەت لەم سەردەمەدا ڕۆژێکی زۆر تایبەتە پیرۆزبایی بکەم لە
هەموو ئەویندارانی کۆمەڵە حیزبی کۆمۆنیستی ئێران یادێک بکەین لە هەموو وازیزانە کە لە ناو ڕێزەکانی کۆمەڵە حیزبدا گیانیان بەخت کردووە و یا کەمەندان بوون و تەبریک پێشم بە هەموو هاوڕێیانم هەموو پێشمەرگە کارەمانەکانی کۆمەڵە و ئەندامانی حیزبی کۆمۆنیستی ئێران. وەڵام من بەر لەوەی کە باسی حیزب و ئێستای حیزب و جایگای بکەم پێم خۆشە وەکو حیزبێکی چەپ تەواشای جێگە و پێگەی چەپ لە سەتحی دنیا بکەین. ئەوەی کە ئێستا لە سەتحی دنیا سیستەمێک زاڵە بە ناوی سیستەمی سەرمایەداری بە مل هەموو دنیا و ئەم سیستەمە لە چه باردۆخێکدایە. هەمومان نەزانین کە ساڵی 2007 سیستەمی سەرمایەداری تووشی بۆحرانێک بوو کە تا بە ئێستا نەیتوانی حەلیکە ئەتوانی حەلیکە بەڵام موقتیە و بۆحران پشتی بۆحران ئەو بۆحرانەکە لە ئەواخری 2007 و ئەوایلی 2008 پێشات بووی تا ئێستا بە بۆحران پشتی بۆحران موقتەن تێپەڕیانەکە بەڵام ئەم بۆحرانە هەرماوەوە ئەوەی کە ئێمە بینین و تەحلیلگەرانێژن ناتەوانە لە حەلی بۆحرانێکە تووشی هاتووە. ئێمە ئەزانین کە ڤیرۆسێکی زۆر چۆلە بە ناوی کۆرۆنا هاتوو سیستەمی سەرمایەداری چۆکی پێدانا یعنی سیستەمێک بەو هەموو ئەزەمەتەوە بەو هەموو دەبدەبەوە کارکردگە کە مۆدام ئێژێکە چەندێک سیستەمێکی قەویە نەیتوانی ڤیرۆسێکی چۆلە مەهارکە و ئەرز مدەتێکی کۆتا هەموو دنیای گرتەبەر. ئەوە نیشانەی ئەوەیە کە سیستم چەندێ زەعیفە زیاتر لە 200 ملیۆن بێکار لە سەتحی دنیا هەیە. ئەزانین کە کار هەیە بەڵام ناتەوانە لەوەی کە کارافرینی بکە ئەبزار هەیە ناتەوانە لەوەی کە کارافرینی بکە و ئەم هەموو بێکاریە نیشانەی زەعفی سیستەمەکە کە ئێستا زاڵە. بۆحرانی زیست محیتی گەرمایە کە سەتحی دنیای گرتووە بەر هەمووانە نیشانەدا کە ئەم سیستەمە چەندێ لە بۆحرانەکە قوڵە باتەوەجو بە تەبلیغاتێکە بازم هەن ناتوانێت بیشاریتەوە و باتەوەجو بە ئامارێکە خودی سیستەمی سەرمایەداری لە وڵاتە زلهێزەکان ئادایستە دەرەوە سەتحی گێرایش نسبەت بە سۆسیالیزم زۆر چووە سەرەوە بەتایبەت لە ناو جوانەکانە و سۆسیالیزمیان پێخۆشە سیستەمێکی چەپ و سێکولاریان پێخۆشە و ئەمە دڵخۆشیە بۆ چەپ لە سەتحی دنیادا و چەپ لە سەتحی ئێراندا کە ئێمە ئازانین ساڵهای ساڵە قەویە و ئێمە ئەومانە لە سەتحی ئێران بینی کاتێکە ژینە مەحسا ئەمینی بە دەستی گەشتی ئێرشاد کۆژراوە گیانی لە دەستداوە ئاخیزێک دەستی پێکرد بە ناوی ژن ژیان ئازادی. ئێمە لە سەراسەری ئێرانەوەمانە بینی کە ئەم ئاخیزە ماهیەتی چەپە ماهیەتێکی زۆر چەپی هەیە و لە دانیشتوویان کە پێشڕۆ بوون لە ژنان کە پێش قەراوڵ بوون لە سەتحی ڕەهبەری ئەم ئاخیزەدا بوون بە هەموو ئەوانە نیشانیدا کە خەڵکی ئێران خاهانی بنیاننانی سیستەمێکی نۆوینە سیستەمێکە ماهیەتی چەپە و هەرچەند کە ڕەهبەرێکی نەبوو ڕەهبەرێکی دیاریکراوە یا ڕەهبەرانی دیاریکراوی نەبوو بەڵام ڕەهبەرانێکی ئەو جۆنبێژە و ئەو ئاخیزۆتوانین بێژین ئەو شۆڕشیانە سازماندەیی کرد چەپ بوو و چیچ نیشانەدا کە چەپ لە سەتحی دنیا قەوی ئەوە بوو کە خودی سەردەمدارانی سیستەمی سەرمایەداری نەیانتوانی پشتیوانی نەکەن لەم ئاخیزەدا و پشتیوانەیەکی گەرموگۆر کرا لە شۆڕشی ژینا لە سەتحی دنیا و دەنگیدا و حتا لە ناو پارلەمانەکانی خودی سیستەمی سەرمایەداریدا. ئێستا چی کەم و کۆڕە لە شۆڕشی ژینا لە جامعەی ئێراندا کە وەکو بۆشکەیەکی باروتە و مدام خەریکە گەرمە بێ و گەرمە بێ لە یەک ساڵی ڕابردوودا نەبوونی یەک زەرفی چەپ و کۆمۆنیست وەکو ڕەهبەر کە ئەم جۆنبێشە ڕەهبەریکە و چی دڵخۆشکەرە بۆ ئەویندارانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران ئەوەیە کە ئێمە حیزبێکی سەراسەریمان هەیە لە کاتێکدا کە واقعەن ئەمەڵان ئێمە ئەبینین کە لە ناو کۆمەلگا نیازیان هەیە بەو حیزبە ئەبێ بە شێوەهایەکی جۆراوجۆر ئێستا کاتیەوەیە کە ئەم حیزبە تەقویەتکەین. زۆر جار ئێمە خۆمان بیستمانەوە بینەرانی عزیزیش قەتعەن بیستیانەکە
حزبی کۆمونیست بۆ تەقویەت نەبووە، بۆ قەوی نییە. من فقط گەرەکمە یەک پرسیار بپرسم، باشە چەندین حیزب هەیە، دروستە حیزبی کۆمونیستی ایران حیزبی مادەرە و ئینشاافایەکی زۆر کراوە لە ناو ئێمەداوە، هەر ئەو باڵانە کە لە ئێمە جیابوونە سەوە خۆچیان تووشی ئینشاافایەکی جۆراوجور بوون. من گەرەکمە یەک پرسیار بپرسم، کام حیزبی کۆمونیست لە ئێران قەویەوە توودەئیە؟ هیچ کام. قەتعەن دەلیلی کێ ئەمە کەم و کۆڕی لەلایەن ئێمەوە کە وەکو حیزبێکی مادەرین کە ئەم لەلایەن ئێمەوە نییە، لەلایەن هەموو حیزبەکانە و بۆ زەعیفە دەلایلێکی مختلف دانەی لەوانەوە بکەم مەجالی نەبوو. لێنی نێژێ نازانم ئەزانم کە قسەی لێنینە، بەڵام دەقی ئەوە من نەمخوێندەسە، بەڵام بارها بیستمەکە لە ئەرزم مەسان 20 ڕۆژ کاتێککە شەرایەتی ئینقلابی بێ ئەتوانی کاری سازماندهی و ڕێکخراوی 20 ساڵ بکەیت، بەڵام ئەو مەجالە پێش نەهات بۆ حیزبی کۆمونیست بە مەحسیەوەی کە حیزبی کۆمونیست لە 11 خەرمانانی ساڵی 1362 دروست بوو. خۆتان نەزانن حکوومەتێکی زۆر ئێرتیجاعی دواکەوت و خەریک بۆ قودرەتی ئەگەر سەرکوبێکی بێحەد وەحشتناکی ڕێخست لە دەهەی 60 کوشتارهایەکی وەحشتناکی کرد، بە تایبەت لە ساڵی 67 کە فەلەئی کەسانی چەپ و کۆمۆنیستی ئەدام کرد، دەگەرەندیشانی ئەدام کرد، جەنگی ئێران و عێراق کە واقعەن هەروەکە خۆمێنی وتی خۆی بوو بە مۆهبەتێک بوو بە نعمەتێک بۆ کۆماری ئیسلامی کە بتوانێت پایەکانی خۆی محکەم کا بە مخالفینی خۆی سەرکوت بکە و لە توولی 44 ساڵی ڕابردوو مدام و لە ڕەسی هەموویانە چەپەکانی سەرکوت کراوە، فەقرێکی بێ حەد و ئەندازەی خستە سەناو خەڵکی ئێران. خەڵکی ئێرانی تووشوانەوە ئەقسامی معزەلات کردووە، لەوانە ئێعتیاد، تەنفرۆشی، گرانیەکی سەرساماوەر، تەوەڕۆمێکی سەرساماوەر، هەموو ئەوانە دەست بەدەستی داوە کە ئیعدامهایەکی وەحشتناکە لە سەتحی دنیا جوزی ئامارەکانی ئەوەڵە ئێران، هەموو ئەوانە ئەو مەجالەیە نەداوە بە حیزبی کۆمۆنیستی ئێران کە تەقویەت بێ و بە دڵنیاییەوە ئێمە ئەوینداران و دۆستداران حیزبی کۆمۆنیستی ئێرانمان لە سەرتاسەری دنیادا لە سەرتاسەری ئێراندا هەیە و فقط مەجالیان نییە کە خۆیان دەرخەن، مەجالیان نییە کە بێژن ئێمە دۆستداری ئەو حیزبین، ئێمە لایەنگەری ئەو حیزبین و ناتوانن بن بە ئەندامی ئەم حیزبەوە بە دڵنیایی و کاتێکە شرایط پێشات، شرایط ئینقلابی پێشات، ئێمە ئەبینین کە حیزبی کۆمۆنیست چەندێک تەرەفداری هەیە و چەندێک توودەگیرە ئەسڵان و حیزبی کۆمۆنیست یەک شتی تریی هەیە کە زۆر زۆر باشە ڕێکخراوی کوردستانی هەیە بە ناوی کۆمەڵە کە دوو کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئیران دوو باڵی قەوی چەپل لە ئێراندا و کۆمەڵە لە کوردستان کە کادرهایەکی زۆر زۆر باشی هەیە، زۆر با تەجروبەی هەیە. ئێمە لە شۆڕشی ژینا ئەوە ثابت کرا بۆمان کوردستان چشم و چراغی ئیران و شتی تریش کە بوونی حیزبی کۆمۆنیست بە نەزەری من لەم مەقتەعەدا زۆر حایز ئەهەمیەتەکە، یعنی ئەهەمیەتی هەیە ئەوەیە کە شۆڕشی کە ئێستەش بەردەوامە بە شێوەهایەکی جۆراجۆر دروستە، شەقامەکان نسبەت بە چەند مانگی ئەوەڵ چۆڵ بووە، بەڵام ئێمە ڕۆژانە نافەرمانیهایەکی مەدەنیە بینین لەلایەن ژنانە، لەلایەن دانیشتوویانە کە قشری ڕۆشنفکرەوە لە سەرەتای شۆڕشی 57 تا ئێستا دانیشتوویان چەپ بوون. چی نیشانمانەدا هەر لە ئینقلابی فەرەنگی کە خۆمێنی دەستی پێ کرد لە سەرەتاوە تا ئێستا کە خامنەی دووبارە خەریکە ئەو کاری خۆمێنی تکرار دەکاتەوە، دانیشگاکان پاکسازی دەکاتەوە لە دانیشتوو لە ئوستاد و ئێستش خەریکە، هەموو ئەوانە نیشانەدا کە چەپ و سەراسەریە کوردستان و بەلوچستان ئەو هەموو شعارە باشە کە لە سەراسەری ئێران درا، هەموو ئەوانە نیشانەدا کە ئەم شۆڕشە شۆڕشکی سەراسەریەوە کاتێککە سەراسەریە ڕاهبەرێکی چەپی گەرەکە. کانی ببەخشایان بەناو قسەکەتە ببەخشایان بەناو قسەکەتە لە قسەکانی پێشوو تا ئیشارەت بە پرسیاری دووەمم کرد، دوو پرسیارە لێ یەکەم زۆر بە کورتی ئەرک و وەزیفەی ئێمە چییە؟ خۆ دەزانی لە یەک دوو هەفتەی داهاتووە ساڵۆگەری شۆڕشی ژینایە،
ئێمەکو ئازای حزبی کۆمونیستی ایران و کادرەکانی کۆمەڵە حزبی کۆمونیستی ایران هەرکو وەزیفەی ئێمە چییە؟ یەک دووش پەیامی تۆ بۆ جوانانێکی انقلابی کە هەروەک خۆت ئیشارەت پێ کردوتت خەڵکانێکی زۆر هەیە لە چوارچەوەی ئێمە خۆیە بینێتەوە بەڵام بە دەلایلێک نەیتوانیوە بە فەرمی بێتە ئەندام و خۆی لەگەڵ ئێمەیە یەکەم کات و یەک بگرێت و بەرحاڵ ئەرکو وەزیفەی ئێمە چییە و پەیامی ئێمە چییە؟ ڕاستیەکەی شۆڕشی ژینا لە یەک ساڵی ڕابردوو دەستکۆتایەکی زۆر باشی بووە. ئێمە لە تەلەڤیزیۆن ڕۆژانە بەحسی ئەو دەستکۆتانە ئەکەین. بە نەزەری من ئێستا کاتیەوەیە کە ئێمە ئەم دەستکۆتانە نێڵین لە دەستیان بین حفزیان کەین و تەقویەتیان کەین. ئەوە ئەرکی ئەسلی چەپە لە ئێراندا و ئەندام و لایەنگەران و دۆستدارانی حیزبی کۆمونیستی ئێرانە کە نێڵین ئەو دەستاوەردانە ڕژیم بە سەرکوت و بە زیندان و بە ئێعدام لە خەڵک بیسێنێتەوە. چۆن بە تەبلیغات بە کارێکی ڕێکخراو لە ناو کۆمەلگادا و ئێمە لێرە بە تەلەڤیزیۆنەکەمان بە نەشریەکانمان بە رادیۆکانمان بە هەمووانە حتا بە پێیجە شەخسیەکانمان حیفزی ئەم دەستاوەردانە و تەقویەتی ئەو دەستاوەردانە تەبلیغ بکەین. لەوانە یەکێک لەو دەستاوەردانە کە زۆر باش بووە دەستاوەردێک بووە کە ژنان بوویانە نەمانی حیجابی ئیجباری و نەمانی حیجابی ئیسلامی و حجابێک کە بە دڵخای خۆمان بێ ئەسان پوششێکی اختیاری حجاب بە دڵخای نا پوششێکی اختیاری کە ئێمە بێ حیفزیکەین ئەو یەک پارچەگی ئتحادەکە لە سەراسەری ئێراندا هەیە ئێمە بێ ئەوە حیفزکەین ئێمە نابێ کوردستان تحتی هیچ شرایطێک لە مابەقی ئێراندا جیاکەینە. هەموو ئەوانە دەستکۆتایەکە کە ئێمە وەکو وەزیفە ئەبێ تەبلیغی بۆ بکەین و هاوڕێیانمان لەناوە دۆستدارانمان لەناوە بە هەر شێوەیەکی خۆیان تەشخیصدەن. ئێمە ناتوانین ڕاهنمایی ئەوان بکەین بە هەر شێوەیەکی خۆیان تەشخیصدەن ئەم دەستاوەردانە حیفز و تەقویەت بکەن. و من وەکو ژنێک و وەکو جوانێک کە پەیامم نەبوو ژنان و جوانان بۆ هەموو خەڵکێک کە خاهانی سەرنگونی ئینقلابی کۆماری ئیسلامی ئەوەیە کە دڵسەر نەبینە. کۆماری ئیسلامی ساڵهای ساڵە بە سەرکوت خەڵکی پاشەکشی کردووە بە خەڵک دروستە نەیتوانیە بە تەواوی پاشەکشی بکاوە مبارزە هەر بەردەوام بووە بە شێوەیەکی جۆراجوور بەڵام ئەتر ئێستا بە قۆڵی معروف کارد بە ئوستوخان گەیە. دڵسەر نەبینە من قەت پێم خۆش نییە خوێن لە لوتی هیچ کەسێک بێ حتا لە خوێنی لە لوتی هیچ پێشمەرگەیەک بەڵام ئێمە ناومان پێشمەرگی ڕێبازێکە انتخابمان کردووە و خەڵکی چەروە خەڵکیش بەڕاستی تر ئەم ژیانەکەیکەن هەر مەرگونەمانە بووە پاشەکشی نەکەین هیوامان بێ ئەگەر دەستی جەمعی بێنە ناو شەقامەکان و دەستی جەمعی یەک دەست یەک دەنگ کار بکەین قەتئەن ئەتوانین کۆماری ئیسلامی بڕوخێنی هەروە کە دیکتاتورهایەکی زۆر بەهێزتر لە کۆماری ئیسلامی لە توولی تاریخدا بەدەستی خەڵک ڕووخاون و دوایەوە چاوەڕێ هێزە دۆڵەتە زل هێزەکان نەبی تەنیا بەدەستی خەڵکە کە ئەتوانن بە شێوەیەکی ئینقلابی کۆماری ئیسلامی بڕوخێنن و بەو شێوە کە خۆیان گەرەکیانە سیستمێک دابنن کە بە دڵی خۆیان بێ چۆن بە دڵی خۆیان بنەمانی فەقر و هێنانی ئاسایش لە ناو ژیانی تاک بەداکی کۆمەلگا و ژیانێکی بەرابەر بۆ ژن و پیاو بۆ هەموو ئەو کەسانەیە کە حتا جنسیەتیان مختلفە وەکو LGBTQ-کان و هەموو تاکێک لە ناو کۆمەلگا بتوانێت بەرابەر بژیت. قسە و باسێکی زۆر پڕپێز و چێژوەکانی زۆر سپاس بۆی کە بەشداریت کرد. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویست جارێکی تر یانزەی خەرمانان ساڵۆژی تەسیسی حیزبی کۆمونیستی ئێران تەبریگێژم بۆ هەموو ئەویندارانی حیزب و کۆمەڵە و بۆ هەموو ئەو کەسانە کە دڵیان بۆ ئازادی بەرابەری لێدا. پیرۆزت بە توش. پیرۆزیش بۆ ئێوە. زۆر سپاس. بینەرانی خۆشەویست بەم جۆرە ئێمە هاتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتەی کە تەرخانمان کردبوو بە یادکردنەوەی ساڕۆژی دامەزرانی حیزبی کۆمونیستی ئێران. زۆر سپاس بۆەوەی کە تا کۆتایی بەرنامەکە هاوڕێمان بوون و هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی خۆشەویست بوو بێت تا دیدارێکی تر ماڵەوە.